ئەگەر ئەمە دەتوانێت لە باشووری کوردستان کە دەسەڵات هەیە کورد پێگەچی هەیە نەتوانێت چونکە سازنەوەی بەرژەوەندی ئەو دەوڵەتانە بەڵام ئەوەی ئەمە دەستمانیە زیرا ئەو خۆمان هەمانە دەبواە کە حکومەتی عێراق بشات بۆچی چانە بۆ حکومەتی عێراق دیزاینی دەرەکی هەیە وڵاتانی هەرێمایەتی دەیانەوەی عێراق دیزاین بکەن لێناگەڕێن عێراقێکە عێراق دیزاین بکەن موەتەنیەتیان لە ئێمە جودایە دینیان لەگەر ئێمە جودایە ئینتیمایان جودایە لەگەر ئەوانە نەیکەین ئەوانش ئەقەلینە بەخۆشیان جودا بینە بەڵام لەگە باقیەکەی تر بیکەین تورکیا ئەمانەکاری ئەوە دەکات لە دوای 2023 مشاورەکان و دایەکی بەناوەکەوە یعنی ئەبەدەن هیچ شێوەیە بەرژەوەندی لەسەر خوان ئاسانێکی ئێستا کورد وا کەباسی باشووری دەکەین بەڕاستی کەسێکمان نییە تەرتیبمانێت ئەگەر هەژبی میلەت باوەڕی پێی نییە هاوپەیمانی وڵاتی دیکەسکردنی نییە پێشترکە بەڵام هەندێک لە سکۆرانی دەستوری و هاوپەیمانی تورکەکان ئەڵێ لە دوای سەد ساڵ یەکێک لە لایەنەکانی ئەو هاوپەیمانە بوان هەیە تانە لێ بێت ئەوە لەسەر ئەو چیوەری کردووە دەوری باشمان نەماتوانێت دەوری باش خۆمان ببینین لەو ئەحداسە دەوریانی کە کابوویدا ئەم بۆدا و مێژوویە ئێستا ساڵی ئایندەخۆی لە سەد ساڵەدا پرسیاری ئەوە بکەین چیمان کردووە بە درێژایی ئەم سەد ساڵەدا لە هەر چوار پارچەی کوردستانە بە کەم و بە خراپ بە باش و بە خراپ بە نەڕۆی مخاطبەکان لێری یۆنانستانە دووەم لێڕادی کوردستانی زایە ئیتر شتێک بە ناوی دیموکراسی نامێنێت یعنی معارفی دیموکراسی گۆڕانکاری بەسەر ئێستاش ئەو وەختێکی ئێستا هەیە تقریباً ئەوە ببینێت